سڵاو و ڕێز بۆ سەرجەم هاوڕێیانی خۆشەوی ساتمەلاتان بۆ دروستکردنی ڤڵۆگێکی نوێ. ڤڵۆگی ئەم جارە زۆر جیاوازە لەبەرەوەی دەچم بۆ لێ بڕم ئەوەتانێ ها جوانە. واو بويا ها؟ نيو متر ومتر ونيو تقريبا. وڵاتێکی زۆر تایبەت و خۆش لەگەڵما بن تا کۆتایی ڤیدۆکە. ئینشەڵڵا کۆمەڵێ ڤیدۆی جوان کۆمەڵێک وێنەی جوانە چرکێن و نیشانتان هەیە. لەگەڵما بن ئێستا بەرەو کوێچم بەغداد، دوای بەغداد بەرەو دووبەی، لە دووبەیەوە بەرەو مالیزیا. قرار بوو ئێمە لە دووبەی سیانسە عادەمێنینەوە، داوای فیزەمان کرد بەڵام بەداخەوە فیزەکەمان ڕەت کرایەوە گینا ئەو سیانسە کاتژمێرە کە لەوێ ئەماینەوە داخلی دووبەیە بووین و ئەچین بۆ لای بورجی خەلیفە و کۆمەڵە شوێنی تایبەت، بەڵام نەبوو بە نەسیبمان خێری پێوە بێ ئینشەڵڵا. بەڵام لەگەڵما بن تا کۆتایی ڤیدۆکە ئینشەڵڵا بەدڵخانە بێت. ئێستاش سلێمانی تێدەپەڕێنین و بەرەو بەغداد دەڕۆین. لەبەرەوەی تکتێکی ئەرزانمان دەست بکەوێت ناچار لێەوە سەفەرمان کرد بۆ ئەوەی ئێوەش بزانن بۆ ئێوەمان هەڵبژار لەبەرەوەی هەرزانتر دەکەوێت، لانی کەم $200 زیاترمان بۆ گەڕایەوە. بەڵام ئەوەش بزانن فڕۆکەکە بێخزمەت گوزاریە، واتە خواردنی تێدا نییە مەگەر لەوێ بیکڕیت واتە لەناو فڕۆکەکەدا. هەروە تەنها ئێمە جانتایەکی کۆڵە پشتمان پێ بوو. لە سەفەردا تاوەکو شتت کەم پێبێ باشترە و تووشی ناڕەحەتی نابن. عفوا ئەگەر کەوتی دەخوارەوە چی یەکەیت لەگەڵم بن وەڵای نانا ئەڵێ یەکەم جار ئەوە جانتاکە لێدانێ خوڕەگرێ بەسەرتا ئەمە بەستێ قایشەکە و بەست فڕۆکەکە ویستیکەوێتە خوارەوە ئاواکەی سەرەنێتەوە سەرێنێتە خوارەوە چی دەژێ کورسیەکان ئالێرا هینی تایە ئەوانەیە کرێتەوە باشە. ئەو ئۆکسجینەکەیتە لوتو هەر ئاژداومان سووتە ئەوەتان نزیگین لە باڵەکەی وەسێگەین وەکو خلیسکێنە ئەەکەین و لە جاتمانە بێت بژیت بەسەلامەت ئینشەڵڵا. تۆ سێرێم خانمانە بکەن لە هەموو فڕۆکەیەکدا ئەستافەکان بەم شێوازە ڕێنمایی دەدەنە سەرنشینەکان بۆ ئەوەی ئەگەر خوا نەخوازە فڕۆکەکە تووشی ڕووداو بوو بتوانن خۆیان ڕزگار بکەن. یاسایە و دەبێت لە هەموو فڕۆکەیەکدا پێش ئەوەی دەست بە فڕین بکات ئەم ڕێنمایانە بدرێتە سەرنشینەکان. هەمووی خەریکە ڕێمە نەبێت 15 ساعت کاتمان هەیە بمێنینەوە 15 ساعت دەبێت لێرە بمێنینەوە 15 ساعت هەمووی ئەگەڕێن دوبەی شوێنی خەو 15 ساعت دەبێت لێرە بین. بەجددی ناخۆشترین شت لە سەفەردا ئەو چاوەڕوانیە. جا ئێمە دەبوایە زۆر چاوەڕێمان کردایە نزیکەی 15 کاتژمێر. جا وەرە 15 کاتژمێر لەناو مەتارێکدا بمێنیتەوە خواردنی گیران بێ شوێنی خەوی نەبێ بەڕاستی ناخۆش لێپەڕێ. بەڵام بۆ گەشتن بۆ شتێک کە ئەتەوێ ئەبێ قورسەکانیش تەحەموڵ بکەین تاوەکو ئەگەی بۆ شتێک کە ئاماژدە. لەگەڵم بن بەردەوامی. پاش زیاتر لە 15 ساعت باشە ئێستا بەتەوانسا فڕۆکە بین 2 ساعتی دەرەچێت
ئەو ساعتونی اینجا ئاگەینە مالیزیا ئەو ساعتونی لە ڕۆگەکەی ئاگەین وەرن لەگەڵ ما بۆ مالیزیا بزانەکەم چیتان نیشانەیە Thank you so much. Welcome aboard. کۆش بەناوی خوایە سێش بەڕێیەکەین بۆ مالیزیا ئەو ساعت زیاتر لە جۆرەکیشمان پێ وەڵی بژی دایکی کۆش بەخە دایکی کۆژنەوە ئەمری لەو اللهم إنا نسألك في سفرنا هذا البر والتقوى ومن العمل ما ترضى اللهم هون علينا سفرنا هذا وطيعنا بعضه اللهم أنت صاحب الصبر والخليفة في الأهل اللهم إني أعوذ بك من وعثاء السفر وكان 6 ساعات ما 6 ساعات ساعتين ما مرية 6 ساعات ما الله شۆرەکە خۆشەکەی دایکی کۆشش جا ئێستا گەشتینە مالیزیا پاش 15 ساعتمانەوە لە فڕۆکەخانە لە دووبەی و 8 ساعت لە ناو فڕۆکەخانە بەرەو مالیزیا ئێستا گەشتین کاتژمێر یعنی جیازی کاتمان 5 ساعاتە ئەوە تەکسیەکە جەما بە چەندەمان بە $40 $40 ئەڵێ من مسلمانم ئەوەی کیلۆمەترەکە بەکارێنم زیاوە لێ ناسێنم تر نازانم تەواو باش تەواو لێوە سەرگین لای سایەکەوە لاشە لاشە ئەمەش کوتێلەکەمانە ئەوە پێنجی بیانیاتی نێتە دەرەوە ئەوە خۆین زۆر خۆشە سووی ئەوە کارێزی ئەوەی خۆشە لەوێ هێشتا نەبوو 12 شەو کێ یاڵا شتێ بخۆین کۆشرەمەی داوا کردووە زەری هەڵێ نانەڵا نان نییە واو واو نانکی ئەوە من و جەمالە جەمانەمە چێ باوگەڕە پێنج بیانی منیتەوە بخۆین وەڵا ئەمرین ئای دەست خۆش thank you so much my ئەوە ئەو ئەمە چییە براڕۆ براڕۆ ئەمە چییە ئەوە چییە کەلانەیە ئەو بەجددی بۆ من خۆم لێ زیاوە خۆم ئەوە چیە پیاس وەرە کەلانە یاڵا وەڵا وەڵا دنیا وێرانەکەم من خۆش پلێکم مەرەوە بۆ تۆ پلێکم وەڵا مەلا عەلی گەڵک ناتوانێ هەڵگرێت تۆ توانی هەڵگری ئالێ وەرە Come here. Allez, yalla, yalla. بيخو. شيرة. اوكي تراي واو. ثانك يو سروشتی جوان کولتوری فرەچەشن گەشەی ئابووری تاوەرەکانی پیترۆناس و تاوەرە بەرزەکان قەرەباڵخی و لایف میوزیکەکانی ناوشار ئەمانە لە مالیزیان منیش باسی مالیزیاتان بۆ دەکەم کە بە نیمچە دوورگەی زێڕین ناو دەبرێت لەگەڵم بن.
مالیزیا یەکێکە لە پێشکەوتوترین وڵاتەکانی ئاسیا و جیهان، دەکەوێتە بەشی باشووری ڕۆژهەڵاتی کیشوەری ئاسیاوە. ڕۆژی سیوێکی ئابی 1950 سربەخۆی ڕاگەیاند و لە ژێر دەستەی بەریتانیا خۆی ڕزگار کرد. ئەنی تەسەور ناکەن چەنە گەرمە. ئەوە یارە. اینجا وەرن با باسی کەشوهەواکەیتان بۆ بکەم. لەوانەیە باوەڕ نەکەیت تا دەچیتەوێ، بەڵام گەرمە و بارانە. ڕۆژێک باران نەبارێت خەڵکەکە دڵتەنگ دەبن و چونکە کەشەکە شێ هەیە و کەمێک بێزارکەرە. اینجا ڕێژەی سەوزایی لە مالیزیا باوەڕ پێ نەکراوە، چونکە بۆ هەر کوێ دەڕۆیت دەڵێی بەهارە، یەک پارچە جوانی و چاوەکان لە بینینیان تێر نابن. وەرن باباسی ئەو پیاوەتان بۆ بکەم کە لە پشت گەشە ئابووریە سەرسوڕهێنەرگەی ئەو وڵاتەوەیە. لە سەردەمی ئەودا مالیزیایەکی نوێ لەدایک بوو. ساڵی 1970 مەهاتیر محەممەد دەسەڵاتی گرتە دەست و بۆ ماوەی 22 ساڵی لەسەر یەک و تاوەکو 2003 سەرۆکوەزیرانی مالیزیا بوو. توانی وڵاتەکەی لە وڵاتێکی کوشتتوکاڵی سەرەتاییەوە بکاتە وڵاتێکی پیشەسازی گەشە سندوو. باوەڕ دەکەن ڕێژەی هەژاری لە وڵاتە پێش حکومی مەهاتیر لە 1952 بوو، بەڵام سیاسەتە حەکیمانەکانی ئەو پیاوە ڕێژەکەی لە سەردەمی دەسەڵاتی خۆیدا بۆ تەنها لە 105 کەم کردەوە. ئەوەش دەکرێت پێی بڵێن حکمی ڕەشید. ڕێژەی بێکاریشی بۆ لە 103 کەم کردەوە. اینجا هەر پەیوەست بە کەرتی ئابووری وڵات دەستی بە پێشخستنی کۆمپانیاکانی فڕۆکەوانی و پەیوەندی و خزمەتگوزارەکان کرد. داهاتی وڵاتی بە شێوەیەکی بەرچاو زیاد کرد. گرنگی تایبەتیدا بە پرۆژە بیناسازیەکان. ئەو دوو تاوەرە بەناوبانگی جیهان و مالیزیا کە لە کوالالامپورە لە سەردەمی ئەودا دروستکراون. هەر لە سەردەمی ئەودا ئۆتۆمبیلی مالیزی دروستکرا بە ناوی پێرۆدوا. ئەو جۆرە ئۆتۆمبیلە شەقامەکانی پایتەختی تەنی بوو. پێشکەوتنە ئابووریەکان تەواو نابن. سەرنجتان بۆ بابەتێکی دیکە ڕادەگەشم. گرنگیدانی ئەو وڵاتە بە ئافرەتان لە ئاستێکی زۆر سەرنجڕاکێشدایە. هەر کە دەگەیتە فڕۆکەخانە ڕاستەخۆ دەبینیت چەندین خانم پێشوازی لێ دەکەن و مامەڵەی چوونە ناو وڵاتەکانت بۆ دەکەن. ماهاتیر محەممەد لە وتەیەکیدا دەڵێت گەشە سەندنی ئابووری و کۆمەڵایەتی لە شەو ڕۆژێکا ڕوونادات. پێویستە خەڵک بجوڵێن بۆ بەدەستێنانی. اینجا باباسی ئاین و ژمارە و زمانی دانیشتوانی وڵاتەکە بکەم. ژماری دانیشتوانی وڵاتی مالیزیا 34 ملیۆن کەسە. زیاتر لە 163 دانیشتوانی مالیزیا مسلمانن. پایڕەوانی ئاینەکانی تریژ نمونەی هیندۆسی و بوزی و چەند ئاینێکی تر بە ڕێژێکی دیاریکراو بوونیان هەیە. اینجا لە هەمووی سەرنج ڕاکێشتر ئەشکەوتی باتووە لە ڤلۆگی داهاتووندا بە تایبەت باسی دەکەم بۆتان و ئەو شوێنە جوان و سەرنج ڕاکێشەتان نیشان ئەدەم کە شوێنی پەرستشی هیندۆسیەکانە. زمانی فەرمی مالیزیا زمانی مالاییە. شتێک سەرنجی ڕاکێشاین تەنانەت شۆفێری تاکسی و هەر کەسێکی دانیشتوانی ئەو وڵاتە دەبینی زمانی ئینگلیزیان دەزانی. کاتێک لێمانە پرسین چۆن زۆربەتان یاخود هەمووتان ئینگلیزی دەزانن، دەیانوت لە سیستەمی پەروەردە ناچاریە و دەبێت فێری بین کە وەش بۆ لایەنی گەشتیاریە وڵاتە زۆر گرنگە. باشە کاکە. اینجا وەرن باسی پارەکەیتان بۆ بکەم. پارەی ئەو وڵاتەش گرنگە پێشچوونت ئاشنا بیت بیت. دراوەکەیان ناوی ڕینگتە. ئێمە هەروە ڕاتبین دەمانوت ڕینگ. ڕینگێت 1 و 5 و 10 و 20 و 50 و 100شی هەیە. لە کاتی چوونی ئێمە $100 دەوروبەری 430 ڕینگت بوو. بەواتایەکی تر پێتان ئەڵێم کە دراوێکی تا ڕادەیەک باش قورسیان هەیە. سڵاو ڕێز یەکەم ڕۆژ لە کوالالامپور لەسەر لە هۆتێلەکەتی دەرەوە. جا ئێستا ڕێن پارە گۆڕینەوە و سیمکار بێکەڵێن. شەو زۆر زۆروان. ئێستا کاتژمێری یەکە یەکی نیوەڕۆی و هەشتی بەیانیە لایەوە. لەگەڵم بن بەم شارە جوانە ئاڕێن بزانەکەم
چی تایبەت و گونجاوە بۆیەوەی گوازینەوە لەگەڵ مامەت پێکەرەکەی بوودا ئەو دوو شوێنە ئەساسی نەبوو. نەوەڵا مەساجمان نایە بە ساخۆ ئەڵێ وڵاتی مەساجە شەقامی مەساجە لا ئەمە هەر بەجددی مەساجە. جا ئێرە زۆر جوان و بەناوبان جا ئەو قیتارێش بەویا بێت بەسەر و پردەیە ئەوە یەکاو یەک جوانە دەی چییە بێ بێت پلیس ئەوەتانێ ها چەند جوانە باش و شانسمانە بەر چەند جوانە ئێستا کەسەکە بووایە لەگەڵاتنی ئەو جارەی سەرەوە ڕەسمیان ڤیدیۆی گرتایە زۆر جوانە بەس بەداخەوە خۆم نیم لێرە وەڵی لە هەر سەفەرێکا کارزانێک کۆپی بایەتەوە زۆر نیم بەس چی بکەم پیرۆزانە جا هێشتا سیمکارمان دەست نەکردەوە سیمکار دەکەوێت يعني تصور ناكن چنە گەرمە ئەها ئەوە یارە زۆر زۆر گەرمە بەقورانە ماشەڵڵا نەگەرمێتی ئەم وڵات شێدات یاسێنێ وڵاتی باوەخانە بەرزەکان وڵاتی سەوزی وڵاتی جوانی وڵاتی مەهاتیر چەند تایبەت سەرچین بۆ لای دوو گونجەکە دڵی مالیزیا یەکێکە لە ئێستاش بەرەو تاوەرەکانی پێترۆناز دەڕێین. ئەم دوو تاوەرە نیشانەی شکۆمەندی مالیزیان لە ناوەڕاستی شاری کوالالامپوردا دوو تاوەری بەرز و جوان سەریان بەرەو ئاسمان هەڵبڕیوە. ئەمانە تاوەرەکانی پیترۆناسن کە وەک دوانەیەکی ئەفسانەی چیرۆکی پێشکەوتن و خەونی گەورەی مالیزیا دەگێڕنەوە. یەکێکن لە گەورەترین تاوەرەکانی جیهان بەرزی 451 مەترە و 1483 پێیە لە 88 نهۆم پێکاتووە لە ساڵی 1998 تەواو کراون و بۆ ماوەی 6 ساڵ بەرزترین تاوەری جیهان بوون. دیزاینێکی سەرنجڕاکێش ئەندازیاری ئەرجەنتینی سیزار پێلێ شێوازێکی تایبەتی بۆم تاوەرانە داهێناوە کە تێکەڵەیەک لە تەکنەلۆژیای نوێ و هونەری ئیسلامی و کەلتوری مالیزی. دیزاینەکە لە شێوەی دوو ئەستێرەی ئیسلامی هەشگۆشەیە کە بەیەکەوە لەکاون و هێمایەکە بۆ یەکێتی و هاوسەنگی. سەرنجڕاکێشترین بەشەکانیان یەکەم پردی ئاسمانی لە نێوان دوو تاوەرەکەدا لە نۆهۆمی 41 و 42 پردێکی شوشەیی هەیە کە دیمەنێکی ساسوڕێنەر دەبەخشێت بە سەردانکەران. دووەم سەکۆی سیرکردن لە نۆهۆمی 86دا سەردانکەران دەتوانن تەماشای دیمەنی سەرتاسەری شار بکەن. سێەم ناوەندی کڕین لە بنکەی تاوەرەکاندا یەکێک لە گەورەترین ناوەندەکانی کڕین لە ئاسیادا هەیە. ئەم تاوەرانە کاریگەری زۆریان هەیە لەسەر ئابووری و گەشتیاری. تاوەرەکانی پێترۆناس تەنها بیناسازی نین بەڵکو هێمای پێشکەوتنی ئابووری مالیزیان. هەروەها سەرنجی ملیۆنان گەشتیار ڕادەگەشتن بۆ وڵات و شوێنی کاری هەزاران کەسن. تاوەرەکانی پیترۆناز زۆر لەوە زیاترن کە تەنها دوو بینای بەرز بن. ئەوان چیرۆکی خەون و هیوای نەتەوەیەکن و نیشانەی شانازی و سەرکەوتنی مالیزیان. کاتێک سەردانی کوالالامپور دەکەیت دڵنیا بەلەوەی کە سەردانی ئەم شاکاراندا زیارە دەکەیت و خۆت بە دیمەنە سەرسوڕهێنەرەکەی دەوڵەمەند دەکەیت. سەیچۆن خوشەوە شوێنی نەژەکەیشان تایبەتە ها شوێنی نەژەکەیان چەند مەزوور ئەوە گۆڕستانە باشە چ لە سێسایق بمری چ لە سلێمانی بمری چ لە مالیزیا بمری چ لەیا بمری
هەریێتی ئێرە هەریێتی ئێرە باشە کاکە هیچ بۆیە باش بۆ بمرە باشش کۆتایی هەمومان ئێرێ وایە وكارجان بيرم لواقل ئەها چ لە ئاوێ بمری وایە لا أوانا سبيل- همو دنيا يتوبة أو شيء ئارەوە بۆیە ها نيو متر بمتر ونيو تقريبا باشە يترى زوري قيدي أوانا زوي بشتكا يترى يعني أوانا زوي دين دوايك چ لە وایە کۆشتگار شەها ئا لەویا بمری جمالها بيرنا قاتل ئەی چۆن ئەوەیە ئەوە تا جمال باتي وقيم وەرە ئێستا ژەچی نانەخۆین ئەمڕۆ هەرچەنە دەستێوا لە گوازانکە بۆ پێ زۆرە ئەمڕۆ چەندە زۆر گەرم بوو بەڵام بارانێکی خۆش باری زەوگێشی لێ تێکدایم و خۆشیشی کرد لەبەرەوەی ئەمەتوانیمان بەس بچین بۆ لای ئاوە دیار نییە لێرە ئاوە ئەڵێ کۆریایە هەدی لە کۆری شایی نییە چی بوو؟ بخاصة نروح واو باشە باش ناڕێن ئەوە ئێستا کەمێک درێ هەتا نیشانەیە رمضان شيء هو باشە هو باشە هو باشە What is this? Tandoori chicken. Tandoori. Tandoori. Chicken. Yeah. اینجا وەرن با باسی خواردنی مالیزیاتان بۆ بکەم. خواردنی مالیزی گەشتێک بۆ دنیای تامە جیاوازەکان. مالیزیا وڵاتێک کە بە فرەڕەنگی کەلتوری و سروشتە جوانەکەی ناسراوە خاوەنی کەلتورێکی خواردنی دەوڵەمەند و جۆراوجۆریشە. با پێکەوە سەیری ئەم دنیا تامدارە بکەین تەنانەت ئەگەر هەندێک جار بۆ ئێمەی کورد نامۆژ بێت. خواردنی مالیزی تێکەڵەیەکە لە چێشتی مالایی، چینی، هیندی، کاریگەری تایلەندی و ئەندەنوسیشیان لەسرە. ئەم تێکەڵاویە تامێکی تایبەت و جیاوازی بە خواردنی مالیزیا بەخشیوە. تایبەتمەندیەکانی خواردنی مالیزی بەهاراتی زۆر، زەنجەفیل، زەردەچەوە لەگەڵ هەندێ بەهارات و ئاڵەتی دیکە. تیژی جاواسی تیژیەکەیتان بۆ بکەم. زۆربەی خواردنەکانیان بە بیبەری سوور تامدار دەکرێت. بڕوا بکە ئەوە نەموتووە باتون نەبێ هیچ یعنی کاریگەری نییە هەر تونیەکەن ئەڵێم بۆ وایە ئەڵێ ناناوە تون نییە زۆر ئاساییە جاوتم ئەمە ئاسایی ئاوایە جاوەرە بڵێم تونی بازیات بێ هەر ئەمرم اینجا خواردنی سەر شەقام مالیزیا بە خواردنی شەقامی بەناوبانگە لە هۆکەر سنتەرەکاندا دەتوانین خواردنی هەرزان و خێرا بدۆزیدەوە تامی ڕاستەقینەی خواردنی مالیزی بچێژیت بۆ ئەوانەی کە یەکەم جاریانە ئەگەر یەکەم جارتە و خواردنی مالیزی تاقی دەکەیتەوە لە خواردنە کەمتر تیژەکانەوە دەست پێ بکەن باوەکو منتان لێنێ هەوڵ بدەن تا بۆتان دەکرێت لەسەر شەقامەکان نان بخۆن مەبەستم ئەوە نییە خوانەخواست تووشی نەخۆشیەوەمانە بن لەبەرەوەی هەرزانترە تا چێشخانەکان اینجا ئەگەر ئێوە هەستان بە تاقیکردنەوەی خواردنەکانیانە ئەوە کارێکی باش دەکەیت بەڵام بەخوا برا من نەمەتوانی بیان خۆم بە تایبەتی خواردنە چینیەکانیان هەوڵە دەم ڤلۆگێک تایبەت بە خواردنە چینیەکانتان بۆ بکەم بەس باش بوو ئێمە خواردنێکی حەرەبمان دۆزی بوویەوە هەموو جارێ ئەڕۆشتین بۆوێ خواردنمانە خوارد تۆزێ نزیک بوو لە خۆمانەوە برنج و بامێ و بەڵام هیچ خواردنێک ناگاتەوە بەلای خۆمان بەجددی بەڵام لە کۆتاییدا هەرچەندە خواردنی مالیزی لەوانەیە لە سەرەتادا بۆ ئێمە کورکەمێک نامۆ بێت بەڵام هەوڵدان بۆ تێگەشتن و چێژوەرگرتن لێی
دەتوانێت دەواازەیەک بە بۆ ناسینی کەلتورێکی دەوڵەمەند لەبیرت بێت. جیاوازی لە تامدا بەشێکە لە جوانی گەشتکردن و ناسینی کەلتورە جیاوازەکان. بینی خۆمان بێ منیش هەندێ جار شتم تاقیە کردەوە بەڵام تاقیکردنەوەگە زۆر بەکەمی ئەویشتەنا پارەکەمانە ڕێی خواردنەکانیشمان جێهێڵە. بەلاش وەڵا بەلاش $50 این چنده کار ڕینگ. کنم 150 ڕینگ چەندێکە حسابی جا. $50 نه 435 رینگ اینجا $100. ئێ باش چەندێکی کرد 150 ڕینگ تقریبا $30 $34 باش ئەوەتە ئای خۆیە شکم ئەو ویستم لەگەڵ پارەکە تێکەڵاویکەوە نەکرا. یەک چەپڵی بۆ لێبن ئینشەڵڵا ئەڕێم بۆ ئەشکەوتی بە یەکێک لە ئەشکەوتی جوانەکاندا وەرەدام ئەژەو شەقامەیەکە باس لا ئێوە سەعات 8:30 ها ئەوە ئەوە بۆ ڕەسم زۆر جوانە. لەوەرێ برنجە 70 ساڵە برنج نام نەدیوە ئەڵێرە باوکە ڕۆژی هەمووی هەونیە وەرە چینیەکەیە ڕۆژێ چینی چیە بینی ئێستا وەرە وەڵاوە دنیاوە ناخوا قسەی قۆن مریشکە کەچکێ بڕە ئەوە چییە؟ کەچکە بەرزکەرە کەچکەکە بەرزکەرە تامی چییە؟ لەن گۆشتی واو پەتاتە گۆشتەکە بەشکەمە واو دەجاج ڕاستەکە ئەمە بۆ ئەمە هەرەمە با دەریکە شکرا وەڵا جەمال بۆی جەمال زۆر وەڵا یەکەم تونە نەموە سپەیسیە سپایسی سی هەتا بڵێ خواردنێکی نابێت بەخوا دوای خواردنی خۆمان هەموو شتێک درۆیە فەقەت خواردنی خۆمان چەند بیری برنج و شلەکە ئەوە خواردنەکە بە دوو نەفەر $24 $24 خواردنێک باشە کاکە شتیان گرانە بەڕاستی بەس خواردنەکەشی ناخۆر جا بەردەوام باران سەی چەند جوانە هەموو کاتێکم جوان گورجە جوان وانشی کۆری یەکی لە کۆریە خەڵکێکی زۆر لێرێ و ڕاست مەگرن ئەوە چەند ڕۆژە لێرێ هەر باران بارانێکی عەجایبە. سڵاو بۆ سەرجەماوەڕیان ڕۆژێکی نوێتان باش. ئەم ڕۆژ ڕۆژانی پێشوو ئەچین بۆ شوێنێکی زۆر تایبەت لەگەڵم بن
کێشەوەی ئێمە درەنگە لەسین لەخۆ سعات 1:30 دقیقە ئێمە هاتوینەتە دەرەوە زۆر خراپەوە بەڵام لەبەرەوەی شەو درەنگە خەوێنێت مەجبورین زیاتر بخەین بۆ ویزێ شتێکمان تێبێتەوە تاوەکو بگەڕێن لەگەڵم بن بەرەو گێتینگ هایلاند بەڕێ دەکەوێت. لەسەر ئەم شاخەشیان دەستکردووە شاری خەون لە ئاسمانی مالیزیا. لە نێو هەورەکانی مالیزیا شارۆچکەیەکی سەرنجڕاکێش خۆی حەشارداوە کە وەک بەهەشتێکی گەشتیاری ناسراوە با پێکەوە سەفەرێک بکەین بۆ گێتینگ هایلاند ئەو شوێنەی کە خەیاڵ و ڕاستی تێکەڵ دەبن. سەرتا دەبێت بریل ببڕیت و چاوەڕوان بیتاوەک و سەرت دێت بۆ ئەوەی بە تەلەفریک بە نێو سروشتە جوانەکەی گێتینگ هایلاندا بڕۆیت. How many of you? ئەم شوێنە لە ویلایەتی پاهانگە نزیک 50 کیلۆمەتر لە باکووری ڕۆژئاوای کوالالامپور. بەرزەکەی 1800 مەتر لەسەر ئاستی دەریاوە بەرزە و بە دوو ڕێگا دەتوانین پێی بگەی بەڵڕێگەی تەلەفریک یاخود ڕێگای ئۆتۆمبیل. ئێمە سەرەتا بە ئۆتۆمبیل هاتینە سەرەوە و پاشان بە تەلەفریک ڕۆشتینە خوارەوە. دامەزرێنەری ئەم شوێنە ناوی تانسری لیمگۆتۆنگە. ساڵی دامەزراندن 1965. لیمگۆتۆنگ لە گەشتێکی پشوودا بیرۆکەی دامەزراندی ئەم شوێنەی بۆ هاتووە و سەرەتا کۆمەڵە ئوتێلێک بوو پاشان بوو بە شارێکی گەشتیاری تەواو. هەروەها یەکێک لە ئوتێلە سەرنجڕاکێشەکان لێرە بوونی هەیە کە 10,000 ژوور لەخۆ دەگرێت لەگەڵ چەندین پارک و یاری و هەروەها زیاتر لە 20 یاری سەرنجڕاکێش بۆ هەموو تەمەنەکان و هەروەها بۆتە ناوەندێکی گەورەی کڕین و فرۆشتن و زیاتر لە 150 بڕاندی جیهانی. جگەلەوە چەندین پەرزگا و هەروەها چەندین دیمەنی جوان و سەرنجڕاکێش لە ناو دۆڵەکەدا بوونی هەیە و تەلەفریکێکی شوشەی هەیە بۆ سیرکردنی دیمەنەکان. کەشوهەواکەی زۆر جیاوازترە لە کوالالامپور کەشوهەوایەکی زۆر فێنکی هەیە. بۆیە ئەگەر هاتنە مالیزیا حتمەن سەردانی ئەم شوێنە ناوازەیە بکەن چونکە بەڕاستی شوێنێکی جوان و سەرنجڕاکێشە. طبعا اما اللي صار شاخص استر برو یەکێک لە حوتەمین تاوەرە بەرزەکان لە جیهانە KL 421 مەترە. ئەو هەموو ئاوا سەری گرتووە بۆی بچینە سەرەوە بە 54 چکەژی لەسەرەوە. جنبري صوت داوي تقريبا $2 غير ساعات 9 لسلام تاوكو أقام السلام بو برجي KL يجيك اللي حوتمين باشترين برجكان لجيانا كلا سردمي محمد معافي اللي بسكرا وصال يزال مصون وجنس طاومو تيكاليه كلا بنا ساسكي تيكاليه كلا شارستان إسلامي جاور لقما
با سەرتان نیشان بدەم بزانم چییە. بە گرنگترین جۆرە کاتەواڵێ حەلا سازلای تاوەرەکەیە. جارێکی ماوەڕی بڕۆ بۆ لای چەپ زانم چەپ چییە. مەسەکەمی پێ سوار مەسعەدەکەیە. ڕەزەحمە پەنجاو شوار سانیەکە. تاوەری منارە یان KL لە کوالالامپور یەکێک لە حوتەمین بەرزترین تاوەرەکانی جیهانە و بەرزەکەی 421 مەترە. دیزاینەکەی ئیلهامی لە کەلتوری ئیسلامیەوە وەرگرتووە و شوێنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە. هەموو کوالالامپور لێوە دیارە. دەتوانیت بە گۆشەی 360 پلە هەموو کوالالامپور ببینیت. ئەمەش گەشتیارێکی زۆری بۆ خۆی کە من کێش دەکات تاوەکو بێن و ئەم دیمەنە جوانانە ببینن. اینجا سەیری ئەم دیمەنانە بکە لەبەرەوەی هەرخۆم بووم ناچار ئاوایی ڤیدۆگانی خۆم دەگرت و ستاندەکەم لە شوێنێکی بەرزدا دەنا و بەو شێوازە تەسویری خۆم دەگرت. اینجا ئەم شوێنێکە دەیبینن ناو ئەم شوشەیە. بڕواتانە بێت 2 دانە سەعات زیاتر وەستاوم تاوەکو سەرم هاتووە لەبەرەوەی بە ژمارە بوو لە خوارەوە ژمارەکەمی لەسەر بوو چاوەڕێم کرد تاوەکو سەرم هاو. لە هەمووی ناخۆشتر ئەو جیاوازیانە بوو کە یان کرد لە نێوان کچ و کوڕە. لەبەری من داماوێک بووم لات بووم کوڕ بووم یەک دنیا کچیانە خستە پێشمەوە نێشتتوانی بڵێ بۆ ئەیان و کاکە و سەرێتی کە واژ نەبوو. لەبەروی کچەکان جلی کراوەیان لەبەرا بوو لەقتەیانە کرد. فۆتۆگرافەرەکەیش هەتا خوا حەسکا لێ نەزان بوو زۆر ڕێگەی بەوانەدا بمێنێتەوە زۆرم پێ ناخۆش بوو عیلێکی هیندیاتن وتیەوە چ باسە وتم لەبەرێوان کچن و ئێمە کوڕین و ئەها وتم ئەوە ڕەگەسپەرستیە کە سەرم هات یەکسەر فۆتۆگرافەرەکە ڕۆشت وتم کاکە من 2 ساعتە چاوەڕم تاوەکو وێنەیەک لێرە بگرم ئەی وەڵا کاتم تەواو بووە. ئیتر بە 1000 ئەم لەولا هێنامەتەوە چەند ڕەسمێکی گرت هیچیم بەدڵ نەبوو. ئیمێڵم نارد وتم زۆر بەداخەوە ئەو هەموو پارەیە لە گەشتیاران وەرەگرن بەبێ ئەوەی کامێرایەکی کوالیتی بەرزتان هەبێت و فۆتۆگرافەرێکی شارەزایشتان دانەناوە. هیوادارم کەسێکی شارەزا لەو شوێنەدا دابنێت. Thank you so much. Thank you. دوای 2 ساعت پیش ئەوانە مێنەوە. Thank you so much. Thank you. Thank you. تەواو بووم لەسەرەوە. ئەوە ڕەسمەکە بۆ یادگاری بخەی ناکە بە ئەوەشە بێت. لە زۆر ڕەسمان چاپ نەکردەوە بە 3 ڕەسمان بۆ یادگاری هەبێت لە کوالالامپور لە بەرز یەکێک لە بەرزترین ئەو تاوەرەکان لە جیهانە. لێویا بووم. ئەم ڕەسمانەشم کرد بەس فۆتۆگرافەرەکەی بەخێر نێتەوە لە کۆتایی هاوتم کاکە بۆستە سەیری تاڵخ چەند باشم بەڵام نە کامیرەکەی باش بوو نە هیچ. 3 ڕەسمم ماڵبژار. باشە کاکە. ڕۆژێکی نێتان باش هاتینەوە لاتان ئەم ڕۆژ بابزانێتەوە هێشتا یارمانتانە ناوە شتان بڕۆین بۆ مەزرعەی جەڵگەیەکی چاو زۆر جوانە لەگەڵ شاتوو بەڵام ڕێگاکە دوور تقریبان 5 ساعت دەوێت ئینشەڵڵا هەوڵە دەین سبەینێک بچین بۆەوە لەگەڵ وابنەم بڕۆ بزانەکەم بۆ کوێچین و چه شوێنێکی خۆشی ترە گەڕین لە مالیزیا لە کوالالامپور. ئاکارە ئەمەینە کە پاسەکەی ئەوە وەڵای ئەوە Booking. You Hello, book booking? I have booking. I don't know. Yeah, booking 1 hour, 30 minutes. 20 ڕام 25 minutes. I don't know. ها؟ زۆر سەرنجڕاک. ئەوە زۆر جوانە ئەوە تەخەڕوجیان کرد زانی براکەم مۆتەیەکی دوودەمی بە بەجەمەل. ئەها مزگەوتەکان هێرە چۆنە کۆشش پێت هەڵێم ئیسلام چەند جوانە بە بەرزیەوە. Thank you. سێڕنگ لەگەڵ ما بن بە
مزگەوتی نیشتیمانی مالیزیا شاکارێکی ئیسلامی لە دڵی کوالالامپور. مزگەوتی نیشتیمانی مالیزیا یەکێکە لە گرنگترین و جوانترین بیناکانی ئاینی لە کوالالامپور و سەرتاسەری مالیزیا. ئەم مزگەوتە نەک تەنها شوێنێکی پیرۆزە بۆ مسلمانان، بەڵکو شوێنێکی سەرنجڕاکێشە بۆ گەشتیاران کە سەدان هەزار سەردانکرد لە سەرتاسەری گیانە و بۆ لای خۆی ڕادەکێشێت. هەر گەشتیارێک بێوێت بڕاتە نێو مزگەوتەکەەوە دەبێت جلەیەکی شیاوی لەبەردا بێت و ئەم جلانیان پێشکەش دەکەن بۆ ئەوەی بڕۆنە ناو مزگەوتەکە و ڕێزی مزگەوتەکە بگرن. سەیری جەمالیش بکەن. لەبەرەوەی جەمال سێچارێکی لە پیابوو ناچار ئەم قوماشیان ئاڵانە جەمالەوە بۆ ئەوەی بۆ شێوازە نێتە ناو مزگەوتەکەەوە. اینجا مزگەوتەکە بە ستایلێکی مۆدێرنی ئیسلامی دیزاین کرابوو. گومبەزێکی 16 گۆشەی بە ڕەنگێکی شینی تۆخ و منارەیەکی بەرز بە بەرزی 73 مەتر. مزگەوتەکە شوێنی 15,000 نێشخوێن دەبێتەوە کە دەبێتە یەکێک لە گەورەترین مزگەوتەکانی جنوبی ڕۆژهەڵاتی ئاسیا. ئەم مزگەوتە ڕۆڵێکی گرنگ دەگێڕێت لە ناساندنی ئیسلام بە گەشتیاران. کارمەندانی مزگەوت بە گەرمی پێشوازی لە سەردانکەران دەکەن و ئامادەن وەڵامی هەموو پرسیارەکانیان بدەنەوە کە تایبەتە بە ئیسلام. هەروەها چەندین کەسیان داناوە تاوەکو وەڵامی سەردانکەران بدەنەوە هەر کەسێک پرسیاری هەیە دەربارەی ئیسلام. لە کۆتاییدا مزگەوتی نیشتیمانی مالیزیا تەنها بینایەکی ئاینی نییە، بەڵکو پردێکە لە نێوان کلتورەکان و شوێنێکە بۆ تێگەشتن و ڕێزگرتن لە یەکتری. سەردانی ئەم شوێنە پیرۆزە دەرفەتێکی بێوێنەیە بۆ گەشتیاران تاوەکو چاویان بە شاکارێکی ئەندازیاری بکەوێت، زانیاری دەربارەی ئیسلام وەربگرن و هەست بە ڕۆحی میوان دۆستی مالیزیا بکەن. والله دوزيمو باش دوزيمو أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله. گەشتیارەکان لێوە سەیرەکەن سێری جیاوازی ئەم نێژەکەەوە لەگەڵ ئەوەی یەخکەوتی باتەوە سێ چەند ئارام و لەسەر خۆ هیچ ناڵێم لەوبارەیەوە. ئەوەش مۆزەخانەکە با بڕۆین لە ژوورەوە 7,000 شوێنەواری ئیسلامی تێیە. بەداخەوە وتی کاتی پێویستان نییە بۆ ئەوی سەردانی بکەن ئازان بۆ جۆڵێ جۆڵێ وتی چند دەقە کاتانەیە خۆی 2 ساعتی پێویستە. بەداخەوە ناتوانین بچینە ناو مۆزەخانەکەەوە خەیناکە بۆ سەفەریدا
بۆ خۆیتان چێژ لەونی بەنانەیە بینی I'd like this. وەرە جارێ وەرە با بچینە سەرم گردە بزانەگەم چییە زانە ڤیوی ئێرە چۆنە ئاوە کاتێک دەوێت فەنکەی یەڵا ئێستا بەرزیگەرەوە بەرزیگەرە دەی تاوەڕەکە بەرزۆکەوە ناڵێم هەڵا جوان بوو دەست خۆ ئەو ویستم تاوەڕەکە بەرزۆکەی ئەس نەوتوانێت بۆ ڤڵۆگەکەمە وەرە ئای ڕۆژێکی نێتان باش دوای بارانبارینێکی زۆر لە شوڕایەکی خۆش لا ئێمە سەعات 23 دقیقە لا ئێوە 9:33 ئێمە ساڵگەی ساعتی دەدەنەوە لە تۆ سەریکە ئێوارە بێتە دەرەوە تقریبا 2 ساعت بگەڕێ یان بەس بەشەوە یا هیچ ناکەین ئەوە گۆشتنانی بیانیە خوا وایەتی بۆ مەتامەکەی خۆمان مەتامەکەی خۆمان زۆر باشە سەمەری ئەوەیە سامەری خواردنی زۆر باشە خواردنی زۆر باشە نزیکە لە خۆمانەوە ئەوە چەندێکە لێرە خواردنێکی خۆشمان نەخواردەوە بەڵام ئەوێ برنج و بامێ و شتی کوردەواری خۆمانی فاسۆلیا ئەو کوردە چێتە ئەو دنیاش برنجی لەگەڵانە بێ ئەڵێ ناوە مەها وەرنسەی مەتامەکە جەمال لێرە نانەخوا لای سوڵتان ئەو پیەکەنێ ئەڵێ بەدەم فیش دیارە چاتشتیە ئەلا ڕۆیسەی خواردنێکی پیس بێ خۆیە جەمالی خوا سەیریکەن ئەمانە بەس جلوبەرگی شاخەوانی و جۆرەستانە نەوزانم سامە نزیکەی سێوەرەقەیە جانتاو هەمووی مارکەیە مۆڵە زۆربەی شوێنەکانەها پوما دیۆر هەموو مارکە بەناوبانگەکانی تایە با یەک دنیا پارەیە وەرە بام کالانە بکڕین وەرە بەدام پارەم کالانەمان پێیە 790 790 ڕین چەندەکە دوو وەرەقە و بەس ڕەنگە ئەمەیە ئەو نەی پێدەی خۆی لە پێ تا بڕوە یان GPS بێ ئاوایی بەعەرزە بۆ ماڵەوە ئەڵێ بەسەر چاو ئەزانم کڵاوە چەنە ئەمە پێنسەوەکانی لای خۆمانە باشە ئەمە نزیک وەرەقەیە سلام علیکم جاهاتینەوە بۆ لای خواردنی سەر شەقامەکان لە مالیزیا کە زۆر بەناوبانگە و بەشێکی گرنگە لە کەلتوری وڵاتەکە زۆربەی جار لە بەرچاوی کڕیار ئامادە دەکرێت و بەکارهێنانی ئاگری بەرز و تاوەی گەورە بۆ سوورکردنەوە وەک لە بەرچاوتانایە ڤیدۆکە هەروەها تێکەڵکردنی خێرایی پێگاتەکان بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش دەنگ و بۆنی تایبەت کە سەرنجی خەڵک ڕادێکێشێ بۆ خۆی جوڵە و چالاکی بەردەوام لە شوێنی فرۆشتن بەڵام ئەومان لە بەرچاو بێت لایەنە نەرێنیەکانی ئەم شوێنانە نەبوونی سیستەمێکی تۆکمە بۆ کۆنتڕۆڵکردنی پاک و خاوێنی کە من هیچ شتێکم بەدی نەکرد بەکارهێنانی کەلوپەلی کۆن و ناپاک یعنی پیس هەروە پاراستنی خۆراک لە پیسبوون بە شێوازێکی ناتەواو جاری وایە خواردن لە شوێنێکە دەرێنێت زۆر پیسە نەبوونی ئاوی پاک بۆ شوشتنی دەست و کەلوپەل ئەها سەیری بکەن چۆنم تاوەیە شۆرێ ئەڵێ شێف شارۆیە بەڵام ئیتر بەشێکە لە کللتوری خەڵکی ناوچەکە بەڵام با ئەوەش بڵێم هەموو شوێنە وەکو یەک نییە هەندێکیان ڕەنگە پاک و خاوێن بن بەڵام بەداخۆ زۆربیان گرنگی پێویست بم لایەنە نادەن جا سەیری ئەمە بکە ئەڵێ شێف شارۆیە بەدەستی کاتە ناوتاوەکەەوە هەر لێی گەڕێت خوا بەخوا هیچی ناگاتەوە خواردنەکانی خۆمان هیچ شتێک لەم جیهانە
ناگاتە ئەو برنجوش لە سادەیی کە دایکە ئامادەیەکە ئیترەوە ڕای منە ئێوەش ئازاد نەتوانن ڕای خۆتان لە کۆمنت بنووسن. جاوەرن باباسی ئەمەتان بۆ بکەم زۆر سەرنج ڕاکێش و بەلامەوە. ئەمە ناوی ڕۆتی چانای بومبایە یان ڕۆتی جالایە. زیاتر لە باشووری هیندستانەوە هاتووە بەڵام لە مالیزیا زۆر بەناوبانگە. نانێکی درێژی تەنکە زۆر جا درێژەکەی دەگاتە نزیکەی 1 مەتر لە ئاردی گەنم و ئاو و هێلکە و شیر و کەمێک خوێ و لەگەڵ هەندێک بەهارات و ئاڵەتی ترا دروستەکرێت. ئەهان سەری ئەمەکەن. هەویرەکە یەکەم جار بەدەست ڕاکێشێت و بە شێوەیەکی هونەری لە هەوادا دەسوڕێنێتەوە و پاشان لەسەر سازێکی گرم دەیبژێنێت تا ڕەنگی سەر هەڵاگەڕێت. زۆر جار هێلکە و پیازی ورکراوی تێدەکرێت پێش ئەوەی تەواو ببرژێت. ئەمەشی لەگەڵا دەخۆنها ئەم کابرایە ئاوا چاکیەکە جا زۆر سەرنج ڕاکێش زۆر جاریش لەگەڵ کاریان خۆراکیکی هیندیان سۆسی تیژ دەخورێت. هەندێک کەس بە شیر و شەکر و وەک شیرەمەنیە خۆن لەگەڵیان. تامەکەی شیرینە و ناوەی نەرمە بەڵام دەرەوەی تۆزێک ڕقە بەهۆی درێژی و شێوازی ئامادەکردنەکەەوە خەڵک ڕسمی لەگەڵ ئاگرێ پێشەوەی بیخۆن ڕسمیەگرن. جا ڕۆتی جالای سادە هەیە و ڕۆتی جالای پۆمبای لەگەڵ هێلکە و پیاز و لەگەڵ شیری چەور و شەکر ئەمانە هەمووی تێکەڵەکە نەیخۆن. ئەم خواردنە بەشێکی گرنگە لە کەلتوری خۆیان. سلااوڕێز بۆ سەرجەماوەڕێیان ئەمڕۆ چێکاوتمان کرد لە ئوتێلەکە. هیوادارم ڤیدۆکانتان بەدڵ بوو بێ. سەبسکرایب لایک کۆمنت ئەو شتانتان بیر نەچێ. اینجا ئەچین بۆ شوێنێکی زۆر تایبەت ئەچین بۆ وڵاتێکی زۆر تایبەت تیارەکەمان سەعات 9 دەرەچێ بەرەو بچووکترین وڵات. لەگەڵما بن بڵۆگی وێستان بۆکەم تا بڵۆگێکی دیگە بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ.